زانا شاعر و کەسایەتی دیار مۆلانا خالیدی نەقشبەندی کەگەڵ و کەسایەتە دیارانەی مێژوو بەتایبەت شاری سلێمانی کە خزمەتێکی باشی بە هاوڵاتیان و هەروەها بە عیلم دۆستان کردووە. لە ماوەی ژیانیدا کۆمەڵێک شار وە کۆمەڵێک ناوچە گەڕاوە هەر لە هیندستانەوە بگرێتاوەکو بەغا و ئێران و تورکیا و کۆمەڵێک شاری دیکە و هەروەها کۆمەڵێک شعری بە زمانی فارسی و عەرەبی و کوردی بەتایبەت لە ستایشی خوا پێغەمبەردا شاعرەکانی ڕنگ دەداتەوە. هەروە چەندین جار شاری سلێمانی بەجێ هێشتووە و لە پێناو ئەوەی کە عیلم بەدەست بهێنێت و هەندێک جاریش لە پێناو ئەوەی کە دووبەرەکی و ناکۆکی لەگەڵ ڕێبازەکانی دیکەدا دروست بوو و ئەم بە سلێمانی بەجێ هێشتووە بۆ ئەوەی بابەتەکە گەورەتر نەبێت. گفتوگۆ دەکەین لەسەر کەسایەتی دیار مۆلانا خالیدی نەقشبەندی و باز لە ژیانی دەکەین و هەروەها باز لە ساڵیادی بەجێهێشتنی شاری سلێمانی دەکەین بزانین ئایا ئەو هۆکارانەی کە وای کردووە شاری سلێمانی بەجێ بهێڵێت هۆکارەکان چی بوون و هەروەها باز لە بەرهەمەکانیشی دەکەین و بە وردی باز لە ژیانی دەکەین. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە با میوانداری دکتۆر ئاراس حەمەد ساڵح مامۆستای زانکۆ کە لە سوێدەوە لەگەڵمان دەبێت. زۆر بەخێر بێ کاک دکتۆر. کاک دکتۆر با سەرەتا ناساندنێک بۆ بکەین بۆ کەسایەتی مۆلانا خالید نەقشبەندی کێ بزانین. بەناوی خۆی گەورە سوپاس بۆم دیدارە. مەولانە خالیدی نەقشبەندی ئەتوانین بڵین یەکێکە لەو کەسایەتیانی کە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر مێژووی کورد و لەسەر مێژووی کوردستانیش بە تایبەتی بە دەرکەوتنی مەولانە خالید گۆڕانکاری گەورە لە کوردستان ڕووی داوە. ئەو سەردەم و ڕۆژگاری کە مەولانە خالیدی تیا ژیاوە تقریبا بڵێن سەدەی کۆتاییەکانی سەدەی هێژدەترە ئەوانە کە مەولانە خالیدی تیا ژیاوە کۆمەڵی کوردەواری لەژێر هەژمۆنی ئایدیای ئاینیە بۆ هیچ بیر و بیرکردنەوەیەکی تر نەبووە هەتا ئەو ڕۆژگارش تەریقەتەکان هەژمون و هەیمەنەیەکی زۆریان هەبوو تەنەها کوردستان یەکلایی بووەتەوە بۆ تەریقەتی قادری و هیچ منافس و ڕکابەرێکیان نەبووە. کاتێک کە مەولانە خالید سەردانی دهلیە کات و ئەگەڕێتەوە بە تەریقەت و بەندوباوێکی نوێوە دێتەوە تەریقەتی نەقشبەندیش بە تایبەتی لە ڕۆژگارە لە قۆناغێکی زۆر گەشەکردن و بەهێزی و بە پێزییا بووە. تەریقەتی نەقشبەندی دێنێتە کوردستان جۆرێک لە لەلانەی ئاینی دروست بووە لە کوردستانە. بارودۆخی کوردستانیش بە تایبەتی لە سلێمانیا بۆ مەولانە خالیدی نەقشبەندی ئەو ڕۆژگاری سەردەمی میرایەتی بابان بۆ میرایەتی بابانیش کۆمەڵی کێشەی سەرەکییان هەبووە. گەورەترین کێشەی میرەکانی بابان ئەوە بۆ کە لەناو خۆیان ڕێنەکەوتن و هەموو دژایەتی یەکتریان کردووە. دەمێ پەنایان بردۆ بۆ ڕۆمەکان عوسمانیەکان بە تعبیری ئەمڕۆ هەندێک جار پەنایان بردۆ بۆ فارسەکان عەجەمەکان یان ئەفشاری و سەفەویەکان. ئەمە ژوای کردووە کە نەئارەمێکی زۆر لە کوردستانە باڵی بەسەر کوردستانە کێشاوە جۆرێک لە گەندەڵی ئیداری و ئەم هێنانە باو بووە بارودۆخێکی خراپ سەری هەڵداوە لەو ڕۆژگارە. مەولانە خالید تقریبان هەم بە تەریقەتێکی نوێەوە بە ئایدیا و ڕوئایەکی دینی نوێەوە و داوای چاکسازی و پاکسازیش ئەکا کە ئەم بارودۆخە گۆڕانکاری لەم بارودۆخە دروست بکەین. هەر ئەوە ژوای کردووە کە مەولانە خالید کێشە و سەرێشەی زۆری بۆ دروست بۆ نەیتوانی و بە ئارامی لە سلێمانیا دابنیشێ و ناچار بۆ کەژنجارێک کۆچی کردو بۆ بەغدا بۆ شوێنەکانی تر و گەڕاوتەوە تا لە کۆتایە کۆچەکات و ئەڕات و ناگەڕێتەوە چێ بۆ وڵاتی شام. باشە کاکتۆر باس لەوا کرێ خۆی لە دایک بووی قەرەداغا دواتر دێتە سلێمانی بۆ خوێندن و پاشانیش لێرە ناوەستێ بەردەوام بە دوای زانست تا ڕوایانی زۆرێک لە شوێنەکان ئەگەڕێ. ئەم زانست خواسیە لای مەولانە چۆن بووە؟ مەولانە خالیدی نەقشبەندی بلیمەتێکی سەردەم و ڕۆژگارەکەی خۆی بووە لە عشرەتی جافە. مەولانە خالید جافیش کۆچەر بووە لەو ڕۆژگارە گەرمیان و کوێستانیان کردووە لە ناوچەی قزرابات و سەنگا و گەرمیان و کەلار و کفری و شێروانەوە لێرا بە دەشتی شارزور و پێنجۆنان ڕۆیشتون و چوونەتە کوێستانەکان و گەڕاونەتەوە لە ساڵی 1970 بە دەقیقی و بە تاکیدی عەباس عەزاوی کە مێژونووسێکی گەورەی لەو ساڵان لە دایک بووە بە تەحدید ناتوانین بڵێ مەولانە خالید لە دایک بووە چونکە بنەماڵەکەی جافی کۆچەری بوون و گەرمیانی کوێستانیان کردووە. ئێتر لەو بارودۆخە ئەویش لە دایک بووە. ناوچەی قەرەداغ سەرڕێگەی هۆزی کۆچ و گەرمیانی کوێستانی هۆزی گەورەی جاف بووە و ناوچەی قەرەداغش بەشێکی هەرە زۆری دانیشتوانەکەی هێتا ئێستش هەر جافن. دەکرێت مەولانە خالید لە قەرەداغ یان لە سەنگا و ناوچەی گەرمیانیان لە کوێستانەکانی سەقزۆ و ناو لە دایک بوو بە تەحدید ناتوانین بڵین لەوێ لە دایک بووە. قسەیەکە و کراوەیتە خۆ بەڵگە و دێکۆمێنتمان نییە. ئێمە کێشەیەکیشمان هەیە مێژووی کورد یا مێژووی زانایانی کورد نەنووسراوەتەوە یان زۆر
زۆر کەم نووسراوەوە و درەنگ نووسراوەوە شوای کردووە کە هەڵو پەڵی زۆری تێبکەوێ. مەولانە خالیب کەسێکی زۆر عەبقەری بۆ سەرەتای خوێندین لە ناوچەی قەرەداغ بۆ تەواوە ئەوە لە شارچکەی ئەو ڕۆژگارە بە شارچکەی قەرەداغیان تۆ زەردیاوە لە زەردیاوە بووە و بزاف و حرەکەیەکی خوێنەواری لە قەرەداغ هەبووە لەو کاتا بەتایبەتی لە تەکیە و بەلەکجار لە شارچکەی قەرەداغ و لە چەند شوێنێکی تریش ینی مەدرسەی باشی تیا هەبوو میرەکانی بابانیش داعم و پشتگیریەکی ئەو مەدرسانی قەرەداغیان کردووە. سەرەتا خوێندین لێوە بۆ دوای هاتوۆتە سلێمانی لەو ڕۆژگارەشە سلێمانی تازە دروستکراوە شارێکی نوێ بۆ لە کاتێ مەولانە خالید هاتوۆتە سلێمانی کۆمەڵە مەدرسەی گرنگی تیا بۆ بەتایبەتی مەدرسەی مزگەوتی شێخ بابە عەلی سەرەتا ناوی مزگەوتی شێخ عەبدوڕەحمان بۆ دوایی بۆ بە مزگەوتی شێخ ئەبوبەکر دوایی بۆ بە مزگەوتی بابە عەلی تەکیەی لەوێ خوێندوێتی لای مەلا عەبدولکەریمی بەرزنجی و شێخ مەلا عەبدوڕەحیمی بەرزنجی هەردووکیان برابوون دوو زانای گەورە بوون. ئیتر مەولانە خالید بلیمەتێکی ڕۆژگاری خۆی بۆ زۆر گەڕاوە سەردانی ناوچەی هەورامانی کردووە لە خورماڵ خوێندوێتی لە خەرپانی خوێندوێتی لە بیارە خوێندوێتی بەتایبەتی سەردانی سنەی کردووە لەو ڕۆژگارە زانایانی گەورەی مەردۆخیەکان لەوێ دەوریان هەبوو شێخ محەممەد قەسیم و شێخ محەممەد وەسیم کە دوو زانای گەورە بوون سەردانی ناوچەی باڵەکایەتی ڕەواندزی کردووە و لای زانای هەرە گەورەی ئەو ڕۆژگارە محەممەد ئیبن و ئادەم کە زانایەکی زۆر گەورەیە و ئەویشێکی بۆ لە عەبقەریەکانی ڕۆژگار و سەردەمی خۆی لای ئەو خوێندوێتی و سەردانی بەغای کردووە لە بەغدا ماوەتەوە لە بەغدا خوێندوێتی چەند شوێنێکی تریش گەڕاو مەولانە خالید ینی کەسێکی بەتوانە فەقیەکی لێوەشا و بلیمەت و عەبقەری بۆ بەدوای مامۆستا گەورەکانی ئەو ڕۆژگارە گەڕاو لای خوێندووە هەر ئەوە ژوای کردووە کە مەولانە خالید ئەوە گەورە دەچێت بێ بە و زانا گەورە بێ بە شێخێکی تاریقەت و ئەو مێژۆ گەورە بۆ خۆی دروست بکات. دکتۆر ئاراز ناونیشانی تەورەکی ئێمە باز لە ساڵی دیج بەجێهێشتنی مەولانە خالید دەکەین لە سلێمانی جا پێمان بڵێ چەند جار سلێمانی بەجێهێشتووە و گرنگترین جارێک کە بڵین زۆر دیارە بۆ ئەوەی کە مەولانە خالید سلێمانی بەجێهێشت بێت و کاریگەریەکی ئەو تۆی هەبێت چ جارێکیان بووە؟ مەولانە خالید نەقشبەندی لە ساڵی 1911 کە گەڕاوەتەوە لە سلێمانی تەریقەتی نەقشبەندی بڵاو کراوەتەوە ڕۆژگارە سلێمانی و دەوروبەری سلێمانی لەژێر هەژمۆنی تەریقەتی قادری و شێخانی بەرزنجا بۆ مەولانە خالید هاتووە وەکو شێخێکی تازە وەکو تەریقەتێکی تازە دەرکەوتووە و لە ماوەیەکی قیاسی زۆر کوردیشا خەڵکێکی زۆری لێکۆبوونەتەوە سەدان سۆفی و مورید و خەلیفەی لێکۆبووەتەوە و سلێمانیش ئەو سەردەم و ڕۆژگارە بچووک بۆ ئەنجەگە دوو تەریقەتی گەوریتیان نەبووەتەوە جۆرێک لە ملەمانێ دروست بووە لە نێوانی نەقشبەندیەکان بڵین تەریقەتە تازەکە و لە نێوانی قادریەکانە ئەمە ژوای کردو ناچار بۆ مەولانە خالید تقریبا 2 ساڵیان 3 ساڵێک بەردەوام بۆ ناچار بۆ کۆچی کردو بۆ بەغامە کۆچی یەکەمی مەولانە خالیدی نەقشبەندیە لە ساڵی 1914 کە کاتێک محمود پاشای میری بابان سەردانی بەغدای کردو سەیری کردووە لەوێ مەولانە خالید زانایەکی گەورەیە و لە خانەقای خالیدێ لەوێ تەدریسەکە و خەڵکێکی زۆر لێ کۆبوونەتەوە و تەنانەت والی ئەو ڕۆژگاری بەغداش داوود پاشای والی بەغداش بۆ بە موریدی مەولانە خالید و چۆچۆکی داداوە لە ئەو دەرسی خوێندۆ و تەریقەتی وەرگرتووە ئەمە سیر کردو محمود پاشای میری بابان پیاوێکی گەوری عاقڵ بۆ ڕیچ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڕوان ناکەم کەسێکی تری سیاسی و عاقڵ و دنیا دیدەی وەکو محمود پاشای میری بابان هەبێ ئەمە کە ئەو وەزعی بینیوە ئەڵێ محمود پاشای میری بابان ئەڵێ زانا گەورەی بۆ نەمە بۆ سلێمانی تەکلیفی لێکە و داوای لێکە ئەڵێ بەرەوە بۆ سلێمانی و هاوکاری تەکەین و مزگەوت و خانەقا بۆ دابینەکەین مەولانە خالیدیش بەگوێی محمود پاشای میری بابانی کردو گەڕاوەتەوە بۆ سلێمانی لە ساڵی 1916 1970 خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی لە سلێمانی بۆ دروست کردووە میری بابان محمود پاشای بابان دروستی کردووە مزگەوتێکی گەورە بۆ تەکیە بۆ مەدرسە بۆ خانەقا بووە و موقوفاتێکی زۆری بۆ دابین کردووە مەولانە خالید جارێکی تر دەستی کردوەوە بە ئیرشاد و بە تەدریس و بە بڵاوکردنەوەی تەریقەتەکەی لە ساڵی 1920 بە دقیقی لە 20 دەی 1920 ریچ کلاودیس جێمز ریچ کە گەڕیدەیەک بووە لە سلێمانی بۆ 3 مانگ و 13 ڕۆژ لە سلێمانی ماوەتەوە بە دقیقی ڕووداوەکان و زانیاری وردی نووسیوە لەسەر سلێمانی و شتی زۆر دقیق و وردی نووسیوە لە 20 دەی 1920 بڵین ئەم کاتە بۆ وەرزوین ئەم کاتە بۆ ئەم ڕۆژە بۆ 205 ساڵ پێش ئێستا لەو ڕۆژگارە مەولانە خالید لە گوندی سەرگەت بۆ لە ناوچەی هەورامان هەم گوندی سەرگەت وەقفی خانەقای مەولانە خالید بوو و مڵکی خۆشیان بۆ تاپوی خۆشیان بۆ دوای خۆشی حەمەخانی برای هەر لەوێ ماوەتەوە ئیتر بارودۆخی سلێمانی زۆر شێوە بە تایبەتی میرەکانی بابان چۆن ئێرانیان هێناوە ڕۆم و عەجەم ئەڵێ میرایەتی بابان لە نێوان بەرداشتی ڕۆم و عەجەمدا هەندێکیان چۆن ڕۆمەکانیان هێنا و عوسمانیەکانیان هێنا و بارودۆخێکی خراپ دروست بووە لە نائارەمیەکی زۆر لەم ناوچە دروست بووە مەولانە خالید کاتە سەیری ئەمەی کردوتێتی لە ڕووی سیاسی و میرەکانی بابان و بارودۆخیانە و کوردستان بۆ بەژێر
هێرش و ژێرپێی ڕۆم و عەجەمە و ئێمەش لێرە ململانەی تەریقەتی قادری و هین جۆرێکی تر لە کێشە و ملمانە بۆ سەرێشە بۆ خەڵکەکە دروستەکەی ناچار بووە لە شەوی 1920 لە کوردستانی بەجێ هێشتووە و بە ئاراستەی مووسڵ دیاربەکەر حەلەب ڕۆیشتەوە بۆ شام و مەولانە خالید پێشتریش سەردانی شامی کردووە لە سەفەری حەجا و ئاگاداری شام بووە و شام مەمەسمان دیمەشق و شامیش بە شێوەیەکی گشتی و لەوێش خەلیفە و موریدی هەبووە ئیتر بڕیاری دا و کوردستان بەجێ بهێڵەکە لە 1920 ماڵ و مناڵ و دەست و پەیوەندەکانی و کەسانی کە لەگەڵا بوون هەمویان ڕۆیشتون و کوردستانیان بێجاری بەجێهێڵا و تجارێکی تر نەگەڕاوەتەوە تا کۆچی دوایی کردووە لە وڵاتی شام و لە شاری دیمەشق ماوەتەوە لێ ئیرشادی کردو بە هەزاران سۆفی و مرید و خەلیفە لی کۆبوونەتەوە لێ تەریقەتی بڵاو کردوێتەوە. باشە کاکتۆر چوونی بۆ هندستان بۆ وەرگرتنی زانست لای شێخ عەبدوڵای دەهلەوی ئەمەیان چۆن بوو؟ مەولانە خالیدی نەقشبەندی لە ساڵی 1905 سەردانی حیجازی کردووە بۆ سەفەری حەجی کردووە لەوێ عادەتەن خەڵکی هەموو وڵاتان دێت و یەکتریە بینن و گفتوگۆ و حیواریان کرد لە ڕێگەی هەزاران حاجی وڵاتی هیندستانەوە هەواڵی شێخ عەبدوڵای دەهلەوی کە شێخی تەریقەی نەقشبەندی بووە شێخی یەکەمی تەریقەی نەقشبەندی بووە لەو ڕۆژگارا و جێنشینی بەهادێنی نەقشبەند بووە تەریقەی نەقشبەندی پێشتری لە کوردستان هەبوو بەڵام جۆرێک لە کزی ئەوانە ڕووی تێ کردووە مەولانە خالیدیش بە دوای بەدیلێکا گەڕاوە بە دوای بەدیلێکا گەڕاوە کە جۆرێ لە نوێگەری و تازەکەری لە ڕەوشی ئاینی و کۆمەڵایەتی و بارودۆخی کوردستان نادروست بکە لەوێ کە خەبەری شێخ عەبدوڵای دەهلەوی بیستووە کاتێک کە گەڕاوەتەوە مەولانە خالید لە هاتوۆتۆ سلێمانی و لێرە دەلیل و ڕێپیشاندەری پیا کردووە لە ساڵ 1970 ڕۆیشتووە بۆ وڵاتی هیندستان و بۆ شاری دەهلەوی بۆ لای شێخ عەبدوڵای دەهلەوی بۆ ئەوەی تەریقەتی نەقشبەندی وەربگرێت تقریبا 2 ساڵ و زیاتر لای ئەو ماوەتەوە و تەدریس و تەریقەتی وەرگرتووە تەریقەتی نەقشبەندی وەرگرتووە بۆ بە خەلیفەی شێخ عەبدوڵای دەهلەوی هاتوۆتۆ لە سلێمانی و لە هەموو کوردستانە تەریقەتی نەقشبەندی بڵاو کردوێتەوە یعنی شوێنێکی تر نەبوو شێخێک لە شێخ عەبدوڵای دەهلەوی گەورەتر نەبوو شێخی بڵین تەریقەی نەقشبەندی بۆیە مەولانە خالید چۆ بۆ ئەوێ و مەولانە خالیدش کەسێکی زۆر گەورە بووە هەم بیرکردنەوەی دینی و دنیابینی و توانای علمی و زانستی زۆر گەورە بووە بە خەڵکی سادە قەنعەتی نەکردووە بە دوای خەڵکی گەورە گەڕاوە کە بە دوای ئەفکار و بەدیلێکی گەورە گەڕاوە کە جۆرێک لە تازەگەری و نوێگەری لە کوردستان نادروست بکات. باشە باس لەوە شەکەن کە هەر هاتۆتەوەنی ڕۆشتۆ هاتۆتەوە بۆ سلێمانی پێشوازێکی زۆر گەرمی لێکراوە ئەمە پێگەی ئەو ئەسەلمێنە لەو شاری سلێمانیا و لای خەڵک پێشوازیەکی گەوری لێکرا و وتمان لە ماوەیەکی قیاسی کورتە هەزاران سۆفی و مرید و خەلیفە لێ کۆبوونەتەوە لەو ڕۆژگارە کوردستان لە قەیرانە بووە چ لە ڕووی دینی و تەریقەتیەوە چ لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئەوانە لە بارودۆخێکی زۆر قەیراناوی خراپە بووە بە تایبەتی باج و خەراجێکی زۆر بە تایبەتی ئەو ڕۆژە سەردەمی وڵاتی ئێمە وڵاتێکی کشت و کاڵین لەژێر زەخت و فشاری باج و خەراجێکی زۆریان لەسەر میلەتدا ناوە نە ئارەمیەکی و هەموو ڕۆژە شەڕ و پەلامار و هێرشی عوسمانی و بڵین قاجارەکانیان سەفەویەکانی ئێرانی ڕۆمی و عەجەمیەکان نبوون لە ڕووی سیاسیشەوە بارودۆخێکی خراپە بووە لە ڕووی دینیشەوە یعنی ناوەندە دینیەکە نەیتوانیوە جۆرێک لە چاکسازی دروست بکات و زەختێک و فشارێک لێسەر میرەکانی بابان و دەسەڵاتدارانی و ڕژدارە دروست بکات ئەوانی چاکسازی بکەن تەنانەت بەڵگەشمان بۆ ئەوە کاتێک کە مەولانە خالید دێتەوە لێرە و هێز و پێگە بەهێزە پەیاکە میرەکانی بابان دێن لە بەردەمی مەولانە خالیدا تەعاهود دەدەن و پەیمان ئەدەن و کە هیچیان نە ڕۆم بێن و نە عەجەم و هەمویان ئاگاداری یەکتری بن و بەبێ ئاگاداری یەکتری کەسیان پەنا بۆ ڕۆم و عەجەم نەبن وە سوێن ئەخۆن لە بەردەم مەولانە خالیدا بەڵام دوایی کە سوێند و عەهد و پەیمانەکە شکێنن مەولانە خالید ناچارە بێ کۆچەکە و باشترین ڕێگەی کۆچە بۆ ئەوی ئەمی جۆرێک دێت لە کێشە و سەرێشە مەشاکل بۆ وڵاتەکە دروست نەکە ناچار بوو کە کوردستانی جێهێڵا و ڕۆیشتۆتە وڵاتی شام ئەو بارودۆخە خراپە وای کردو کە مەولانە خالید جاری دووەم پەیوەندی بە ململانەی تەریقەتی قادری نەقشبەندیوە نییە کە لە 1920 کە کۆچی کردووە بەهۆی بخراپی بارودۆخی سیاسی ئەو نائارامیە و ڕێک نەکەوتنی میرەکانی بابانەوە ناچار بۆ سلێمانی جێهێشتووە. باشە دوتۆ بە باسێک لە لانی ئەدەبی مەولانە خالید نەقشبەندی بکەین تا چەندێک پەیوەندی لەگەڵ شاعیران و کەسە ئەدەبیەکانی سەردەمی خۆی هەبوو ئایا خۆشی چ بەرهەمێکی هەیە لە ڕووی ئەدەبیەوە؟ مەولانە خالیدی نەقشبەندی شاعرێکی گەورەیە زانایەکی گەورەیە کۆمەڵێک کتێب و بەرهەمی لە دووە بەجێما و دیوانێکی شعری لە دووە بەجێماوە بەڵام مەولانە خالید ئەو شعرانی کە بەردەستن و ماون و پارێزراون بەشی زۆریان فارسیە شعری کوردی هەیە شعری عەرەبیشی هەیە و ڕۆژگارە باوباوی ئەدەبی فارسی بۆ شاعرێکی گەورەیە و مەولانە خالید یەکەم کەسە کە شعری بە زمانی شێوە زاری سلێمانی داناوە و یەکەمین کەسە کە پەخشان نەسری نووسیوە عەقیدەنامەی مەولانە خالید تا ئێستا ماوە
تحقیق کرا و چاپ کرا و بڵاو کراوەتەوە کە یەکەم بەرهەمی بە شێوەی پەخشان و نەسر کە باسی یەکێ لە زانستە دینی ئیسلامیەکانەکە کە ئەوش مەسەلەی عەقیدە و ئوسولی دینە بەناوی عەقیدەنامەوە کە بڵاوی کردوێتەوە بە زمانی کوردیش بڵاوی کردوێتەوە ئەمە بەڵگەی ئەو گەورەی مەولانە خالیدە کە لەو ڕۆژگارە بیری کردوێتەوە بە زمانی کوردی تا ئەو ڕۆژە باو نەبووە بە زمانی کوردی پەخشان نووسیەوە دیوانێکی شیعری زۆر بەرزیشی هەیە بەداخەوە پێشێ شیعرەکانی زۆر بڵاو زۆر لە کاتی خۆیان فەوتاون و نەنووسراوەتەوە تەدوین نەکراوە ئەو بەشەی کە ماوەتەوە ئێستا چاپکرا و دیوانی مەولانە خالید هەیە ئەتوانین بڵێن مەدرسەی شیعری سلێمانی مەدرسەی شیعری بابان کاڵێن سێ کوچکەی بابان نالی و سالم و کوردی ئەساسەکەی و بناغەکەی و بەردی ئەساسەکەی مەولانە خالیدی نەقشبەندی دایناوە چونکە هەر سێ کوچکەی بابان نالی و سالم و کوردی هەرسێکیان مرید و فەقی مەولانە خالید بوون و وەلا خانەقای مەولانە خالیدا دەرسیان ناخوێندەوە لەژێر کاریگەری مەولانە خالیدا بوون تەنانەت مەولانە خالید لە ناو شیعرەکانیە باسی سەرچنار و بەکرەجە و شوێنەکانەکە شوێنە جوگرافیەکانەکە هەتا شعرێکی زۆر بەرزیشی هەیە کە لە دیهلی نووسیوێتی لە ڕۆژێکی جەژنا بووە کە یان ڕەنگ هەر لای خۆشی بوو دوایی لەگەڵ خۆیان هێنابێتیەوە یان بە کەسێکە نردبێتیەوە ناوی شوێنەکانی سلێمانی و گەڕەک و شی و بەکرەجۆ و سەرچنار ئەو جۆرە شوێنانە بە ئەگەر سەیری دیوانی سالی و نالی و سالمیش بکەی زۆر باسی شوێنە جوگرافیەکانی کوردستان و سلێمانیەکەن بە تایبەتی بڵێ بە تایبەتی دووچامەکەی نالی و سالم زۆر باسی شوێنەکانەکەن کۆڵانەکان چەمەکان سەرچنار شیوی ئاودار خانەقای مەولانە خالید گردی سەیوان بە ڕاستەوخۆ هەان لەژێر کاریگەری مەولانە خالیدی نەقشبەندیە مەولانە خالیدی نەقشبەندی لە ڕووی ئەدەبیەوە ئەتوانین بڵێن گەورەترین وەرچەرخانی دروست کردووە فەقیەکانی کە دوای خۆشی سالم و نالی و سالم و کوردی کە نالی هەر خزمیشێتی و خزمی زۆر نزیکی مەولانە خالیدیشەوە ئەویشە لە عشرەتی گەورەی جافە و جاف بوون و خەڵکی یەک شوێنن ئەمە ژوای کردووە ئەتوانی بڵێن بناغەی ئەدەبی سێکوچکەی بابان یان ئەدەبی سلێمانیا شێوەزاری سۆرانی بە تعبیری ئەمڕۆ مەولانە خالیج ڕنگڕێژی کردو ئەساس و بناغەکەی دانا و لە دوای خۆشی قوتابیەکانی یان موریدەکانی کە نالی و سالم و کوردین ئەوان پەریان پێدا و هەتا ئێستش کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە و تقریبا زمانی سلێمانی ئەگەر نەڵێم زمانی ستاندارە یان زمانی ڕسمیە شیبه ڕسمیە و سە پەرلەمان و حکومەت و هەموو شوێنە ڕسمیەکان کە زمانی سلێمانی بەکارهێنن ئەساسەکەی و بەردی بناغەکەی مەولانە خالیدی نەقشبەندی دایناوە باشە کاک تۆڕۆزام مەحوی شاعریش لە وەسفی مەولانە خالیدا شعرێکی هێوانیە مەحوی بڵێن جیلی دووهەمی قوتابخانەی شعری بابانە خۆی یەکێکە لە شێخەکان و مرید شێخەکانی تەریقەتی نەقشبەندی و نەقشبەندی بووە تەنانەت بەهۆی نەقشبەندی بوونی شەو تووشی سەر ئێشە و جۆرێک لە فشار و جۆرانە بووەتەوە ناچار بۆ کە سلێمانی جێهێشتە و ماوەیەک چووە بۆ کۆچی کردو بۆ شاری بەغدا و لە مدەڕیس و مامۆسای گەورەترین مزگەوتی شاری بەغا مزگەوتی بڵێن سونی کە مزگەوتی ئیمامی عەظەمە مزگەوتی ئەبا حەنیفەی ڕەحمەتی خوای لێبێت لەوێ تەدریسی کردو و دوای گەڕاوەتەوە یەکێکە لەوان و خۆشەویستێکی زۆری هەیە بۆ مەولانە خالیدی نەقشبەندی قوتابخانەی شعری عرفانی کوردی کە ئەتوانین بڵێن کەسی یەکەم و مامۆستا گەورەکەی مەحویە لە دوای ئەو مەولەویە دوو شاعری زۆر گەورن هەردووکیان شێخی تەریقەتی نەقشبەندین و نەقشبەندین و خۆشەویستێکی زۆریان هەبووە بۆ مەولانە خالیدی نەقشبەندی شعری کلاسیکی کوردی کە دەوڵەمەند بووە لە ڕووی عرفانیەوە لە ڕووی سۆفیگەریەوە ئەتوانین بڵێن لەژێر کاریگەری تەریقەتی نەقشبەندی و مەولانە خالیدی نەقشبەندیە بووە یەکێکی تر لەو بابەتانە لەنیا خانیانی سەردانی حەجی کردووە چووە بۆ قودسیش مامۆستاوانیە مەولانە خالیدی نەقشبەندی سەفەری حەجی کردو تەبعەن ئەو ڕۆژگارە سەفەر بە سواری وڵاغ بووە لێرە ڕۆ ڕێگەی مووسڵ و دیاربەکر و حالە بوو شام و ڕۆیشتون چونەتە وڵاتی شام و فەڵەستین لەوێ زیارەتی بەیت المەقدیسیان کردووە کە شوێنێکی زۆر پیرۆزە و لە ڕووی پیرۆزی و گەورەیەوە مزگەوتی سێهەمە یەکەم حرەمی مەکی حرەمی مەدینی سێهەممان کە خێرە و سونەتە سەردانی بکەیت و نوێژی تیا بکەین قودسە زۆربەی حاجی کوردەکە و ڕۆژگارە ڕۆیشتون سەردان و زیارەتی قودسیان بەیت المەقدیسیان کردووە مەولانە خالیج چەند جارێکیش سەردانی بەیت المەقدیسی کردووە و دوایش کە سەفەری حەجی کردو ساڵان ماوەیەکی زۆریش لە مەکە و لە مەدینە ماوەتەوە باشە دکتۆر کاتەکە هەر ئەوشم لە بیر نەچێت کە سەفەری هینی کردووە چامەیەکی زۆر بەرزی بە زمانی فارسی بۆ شاری مەدینە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نووسیوە یەکێکە لە هەرە چامە بەرزەکان لە ئەدەبی فارسیە یعنی ئەتوانێت شاعری کورد نووسێت وەڵام بە فارسیە یەکێکە لە چامە هەرە بەرز و جوانەکانی مەولانە خالید و ئەتوان بڵێم لە ئاستی زۆر باڵایە
دکتۆر ئێمە کاتمان بەرەو کۆتایی ئەڕواجە ئەمە بەسمەوە بە تەوەرەکەمانەوە بکەمە کۆتا پرسیار لە ساڵی 1920 کە مەولانە خالید لە بیستیدا سلێمانی بەجێهێشت گرنگی ئەم بەجێهێشتنە چی بوو کە لەو کاتێک سلێمانی بەجێهێشت و ڕووی کردە شام خۆی گرنگیەکەی ئەگە بمایەتەوە ڕەنگە باشتر بواە نەک بڵێن لە ڕووی ئەوە کە مەولانە خالید ئیجتیهادی کردو ئەو اختیاری هەڵبژاردۆ شتێکی زۆر باشی کردو شتێکی زۆر پیرۆزی کردووە جۆرێک لە کێشە و سەرێش ئەم لە ملانی دینی و هەم میری بابان و سیاسی و شەڕی ڕۆم و عەجەم ئەمانە میلەتی ئەو کاتێک داما و هین بۆ بەرگەی ئەم هەموو کێشە و ململانەی نەگرتووە ناچار بووە کە ڕێگەی کۆچی هەڵبژاردۆ ڕۆیشتۆ و سەفەری کردووە بۆ بیلادی شام بۆ وڵاتی شام لە گرنگیەکەی ئەوەیە توانین جۆرێک لە ململانەی و سیراعی دوورخسۆتەوە لە کوردستان ئیجتیهادی مەولانە خالید و شتێکی باشی کردووە بەڵام ئەگەر بمایەتەوە ئەگەر بارودۆخەکە لەبار بووایە و تەبیعی بووایە و ئارام بووایە بمایەتەوە لە کوردستانە تاریقەتی بڵاو کردایەتەوە کاریگەری زۆری ئەبوو زەخت و فشارێکی زۆری لەسەر دەسەڵاتی سیاسی میرەکانی بابان دروستە کرد کە ناچار بن ئەوەنە ئەم شەڕ و فەرتانە و کێشەی ناوخۆیە دروست نەکەن لە ڕووی دینیەوە گۆڕانکاری زۆر گەورەتری ئەکرد و بیرکردنەوەی دینی و بەتایبەتی تەبیعەتی دینی لە ناو مجتەمەعی دواکەوتووە خوراافات و جۆرەشتانی زۆر تێکڵاوە بێ ئەیتوانی پاکسازی و چاکسازیێکی زۆر بکار خۆی بەخۆی ئەڵێ مەولانە خالید المجددی نەقشبەندی خۆی بە نوێکەرەوەی دینیش دانێ مجدد بووە و تەجدیدی جۆرێک لە ڕەوشی دینی و ڕژگاری کردووە کردوشێتی کاریگەریکی زۆری هەبوو بەڵام لە دوای خۆشی تەریقەتی نەقشبەندی هەر بەردەوام بووە کۆتایی نەهاتووە بە تایبەتی شێخانی تەوێڵە و بیارە شێخ عوسمانی سیراجەدین کە هەم موریدی بوو خەلیفەی مەولانە خالید بوو دوایش بۆ بە میلادگری مەولانە خالید ماوەیەکی کەم لە سلێمانیا بۆتر تاوان سلێمانی ژێر هەژمونی قادریەکان و بەرزجەکان بۆ ناچار بۆ گەڕاوەوە بۆ ناوچەی هەورامان ئێستش نەقشبەندیەکان پایتەخت و شوێن و هەژمون و دەسەڵاتیان زیاتر ناوچەی هەورامانە و هەمویان هەر ناوچەی هەورامانیان خۆشەوی ڕویان لەوەیە ئەوان بوون بە میلادگریەکی باشی مەولانە خالید و هەتاکو شێخ عوسمانی دووەمی نەقشبەندی تەوێڵە و بیارن توانیویانە ئەو میلادگریە بە شێوەیەکی زۆر باش بکەن و ناوچەی هەورامان و هەموو کوردستانیان کردووە سەدان و ئەتوان بڵێم دەیان و سەدان مەدرسەی گەورە و خانەقەیان دانا و خوێن و خوێنەواریان بڵاو کردوێتەوە یەکێک لە خاڵە هەرە بەهێزەکانی تەریقەتی نەقشبەندی تەریقەت و شەریعەت بە یەکەوە دوو باڵی تەواوکەری دینە شەریعەت یعنی علم و زانست و خوێندن و خوێنەواری تەریقەت لایەنە عرفانی و سۆفیگەریەکەیەتی ئەوە خاڵی بەهێزیانە هەتا ئێستش هەر وایە بەردەوامە. سپاس بۆ دکتۆر ئاراس حەمە ساڵح مامۆستای زانکۆ بەهرەمەند بووین بە زانیاریەکانت دەست خۆش لەگەڵمانە بووین مەمنون.